دوای بڕیارەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە قەدەغەکردنی چەکی بێمۆڵەت و قەدەغەکردنی کڕنی و فرۆشتنی چەک و ڕێخستنەوەیان بە پێی یاسا هەڵمەتێکی فراوان و چڕ دەستی پێکرد لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ دەست بە سەرداگرتنی چەکی بێمۆڵەت و داخستنی ئەو شوێنانەی کە چەک لێی دەکڕێت و دەفرۆشرێت. بۆ ئەمە بەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز شڤان سندی بەڕێوەبەری ئاسایشی زاخۆ دەکەین. بەڕێزیان لە زاخۆ لەگەڵمانە کاک شڤان سڵاوت لێبێت. هەڵمەتێکتان دەست پێ کردووە دوای بڕیارەکەی سەرۆکی حکوومەت بۆ دەست بە سەرداکردنی چەکی بێمۆڵەت و داخستنی شوێنی فرۆشتنی چەک و ئەو بابەتانە هەڵمەتەکان چۆن بەڕێوە دەچن، چۆن بەپیر ئەم بڕیارەی سەرۆکی حکوومەتەوە چوون؟ گیان پشتی بڕیاری سەرۆکی حکوومەت بڕیار دایی قەدەغا چەکی بکەن. وەزیری ناوخۆژێک دەمل دەست سەرپەرشتە ئیدارە سەربەخۆ گۆهدار شێخۆ پەیوەندی بە ئێمە کرد کۆمبینی لیژنا ئەمنی بکەن ئێمە و دەستگای ئەمنی بە ئەو کارە ڕابن. هەر دەمل دەست ئێمە مەفرەزەی پۆلیس و ئاسایش مەڕێ کرد ئەو جهێ دەستنیشانکری چایخانەی هەبوو جهێ چەکی دکان و مارکێت و وەکوان جێگایدی ئێمە نەبوو. تەنە چایخانەك هەبوو ئەگەر دەمانجێک لێ هات بە فڕوتنی شەخصی لەگەڵ شەخص بوو. هەر دەمل دەست ئەو چایخانەمە کۆنتڕۆل کرد و چەندین دەمانجە مە گرتن مە دەستە سەر کردن. باشە پشتی ئەو ژ مەفرەزە مەدەینان. بەڵێ بەڵێ باشە لە مەفرەزەکانتان لەوان مەفرەزاژ تقریبان هەم بەڵێ دەمەوێت هەر لەبارەی مەفرەزەکانەوە قسە بکەین. لە مەفرەزەکانتان ئێوە چۆن توانیتان با بڵێن دەست بەسەر ئەم چەکە بێمۆڵەتانە دابگرن و لە بەرامبەریشدا هاوڵاتیان چۆن لە پێشوازی ئەم بڕیارەی سەرۆکی حکوومەت بوون، ینی باسی لەوە کرد لە هەر لەنێو بڕیارەکەیدا ئەو کەسانەی کە چەکی بێمۆڵەتیان پێ هاوکاری حکوومەت بکەن و خۆیان چەک بدەنەوە بە حکوومەت و بە دەوڵات. کەس هەبووە کە ئاوا هاوکارتان بووێت؟ پشتی بڕیاری جنابی سەرۆکی حکوومەت پشتی مەفرەزەش دایناین هەموو ناحی و قەزا باتیفا و دەرکارێ و نیوزاخ و برەیم خەلیل بڕاستی مە کۆمەکە چەکی گرت دەمانجە تایبەتی دەمانجە و ئەوەندە کەلەشینکۆف gelek xelkê yani emin zor pê keyfxweş bin pêşeweziya xelkê gelek keyfa xelkê hatî ve geleka peywendî bi ême kir gotî kake ême çekê xwe bînin kî ve teslîmî êwe bikin. Belê Ez zorin hazirin çekê bînin teslîmî ême bikin ve geleka jî teslîm kiriye pêngavekî baş e em ji li hêviya wê ne heta biryarekî li Wezara Daxiliya derkevit. Ev biryara dê berdewam bit hes nakim xelkek belkî nûket bêjitin hema diyara wek berî nûke bû du sê rojekane ev e nebû du sê rojekane ve em daxwazê ji xelkê xwe dikin. Ew ê çekil deve bit bînin teslîmî damûdezgahê emnî bikit. ber hindê biryara Wezareta Navxwe dê tewîsêtkirinê ve bu her kesekê ji nûke piştî biryar derketî dêt qedeqekirinê nabit meselen tu mesûl bî ku rê te çekê te rakit yan tu reis eşîr bî ku rê te çekê te rakitin اكيد دي وقتكي محدد بتن امدل في وقت محدد السيرفي بابتي جدي شولكن وبشتي هنگي دي اجراءات تنت ورگرن و اشلا خلقي پیشوازی کرا خلق زور دي چكي خو تسليمي دامو دزگاهت امني كن زور باشه كاكشفان زورك لخلق باسي او دكان دل رنگا نتوانن چك لا خلقان وكوي كي خود باست کرد اواني كعشائر وعشيره دارن وبابلين چك هل دگرن و چەند کەسانی دیکەش باڵێن ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەنی دەست ڕۆیشتون لەنێو کۆمەڵگەدا بەهەرحاڵ ناتوانن چەک لەوام وەربگرن. ئایا ئەمە هیچ جیاوازێک هەیە لە وەرگرتنی چەک لە هەموو هاوڵاتێک لە هەموو کەسێک وەردەگیرێت کە مۆڵەتی پێ نەبێت؟
خود هیچ جوازیک بو هیچ کسک نینه ما قانون یک قانونه بریارا جناب سروک حکومت جدای هر بو ما و بو کره وزیری و بو کره آقای و بو کره فقیری وکی که شم کل برینو که بریارا ما تطبیق کردن و هم شوه دیش ما گرتین کره ما کره لیواد گرتین ما کره آمر فوجایت گرتین هیچ کسی که جک تلفن نکره هیچ کسی که خانه راضی نکره بالعکس بله بەڕێز شفان سندی بەڕێبەری ئاسایشی کەسێکی گرن. زاخۆ بەڵێ سوپاس بۆ ئێوە ماندوومان کردیت کاک شفان